سڵاو لەبێ کاک ئەیمن پیرۆزە جژنی مەسیحیەکان قسەی ئێوە لەم ڕۆژەیە چییە؟ ستاوتان لێبێ ئەمڕۆ ژەژنی لەدایکبوونی مەسیح ئێمە پەیامی ئەم جەژنە پەیامی ئاشتیە و ئەمڕۆ هەمووی ژیان سەرانسەری ژیان هەمووی وڵاتەکان پێویستیان بە ئاشتیە. مەسیح کە باسی هاتووە لە ئەنجیلی پیرۆز کە ئەڵێ سەرۆکی ئاشتی واتە ئەتوانێت ئەو ئاشتی بە هەمومان ببەخشێت. باشە موسڵمانەکان تا چەند هاوبەشی ئەم جەژنەی ئێوەیان کرد؟ ماستی زۆر هاوبەش بوون لە ئەم جەژنە وەکو ئەیبینن خەڵک زۆربەی خەڵک و حزبی سیاسیەکان و حتى خەڵکی اعتیادی هاتن بۆ پیرۆزبایی ئەمە لەسەلمێنێت کە لەسەر پێکەوە ژیان کە لە ئەم وڵاتە پێکەوە ژیان هەیە سیاسەتی تەقەبول یەکتر هەیە ئەو خۆشەویستی هەیە لە بینی ئێمە و مسلمانان و کورد و یەزیدی و ئاینەکانی تر ئەم پێکەوە ژیان کە خۆی بناغێکی زۆر گرنگە بۆ بنیادنانی وڵات و بۆ خزمەتی مرۆڤایەتی. ئێوە لە شەوی 24 لەسەر 25 کە دوێنێگا کۆمەڵێ مەراسیمتان هەیە لە ئەم ڕۆژە پێشوازی لە میواناکەن بێگومان ئێوە خواردنێکی تایبەتتان هەیە بە جەژن ئەو خواردنەی ئێوە چییە؟ ئێوە لە بەیانیانی جەژنانان دەخۆن؟ بەڕاستی خۆی خواردن و ئەو شتانە ڕەبتی بە دینەوە نییە. عادەت و تەقالید ئێوە عادەت و تەقالید خواردن جۆرە جۆرە خوێن جۆرە جۆر گرفتانە لە جۆری خواردنەکە دیاریکراونی وەکو ئێمە مسلمانان فاسولیا و برنج و مریشک و گۆشت و قەیسیە خۆین. نا ئێمە هەمانە بەتایبەت ئێمە جگە لە ئەوە ئێمە مەسیحین ئێمە کلدانین کە ئەوە حەزارەتی 7,000 ساڵ چی ئەو خواردنە؟ کلتوری ئێمە بەڵام ئێستا ناتوانین باسیەکەین چونکە ئەوە اختصاسی من نییە. ناوزانی خواردنێکی تایبەتانەیە لە بەیانی جەژنابی نەخێر شتێکی دیاریکراو نییە بەڵام ئەسلی خواردنانەی ئەم وڵاتە حتى مامۆستەیەکی زانکۆ لێرە سلێمانی بەحسێک کردووە راپۆرتێکی کردووە لەسەر خواردن و خواردنەوە لە ئەم شارەیە و لە هەرێمی کوردستان بەعام وتی زۆربەی خواردنەکان ئەم شارە و لە کوردستان ئەوە لە کللتوری کلدانیەکان هاتووە زۆربەی هەمووی نا چونکە ئێستا ئەوە وەکو ئەتوانین بڵێن کولەیچە لە چی هاتووە ئەوە لە کاتی خۆی هەر کۆنە زۆر کۆنە ئەو مێژوویەکی کۆنی هەیە هیچ کێشەمان نییە بۆ خواردن چونکە خواردن هەمووی نعمەتی خوایە ئەبێ سپاسی خوا ئەکەین بۆ ئەو شتە.